بله بینران اما بابت که جدی بوان کسی که حاضر کن کجبری ولاتین اروپا ببین گلو اروپا چه جوره پنابرگی بید چه جوره کسی بید کلتور اروپا شهرستانی اروپا سیستم اداره کرناوری جاریه دولتداری به جاریه جواکی به حتی داوی میفهمه که مهجایه برس پیشرو عبدالله نونره کمالا پنابرین کجا اروپا ودگرن او لسلیمانیت گلمه که پیشرو ام کاتو باش هلبته آلمانیا پیوستی به خلکه که بچه بوی ایش بکه یعنی اما او بلیم ولاتان اروپا لیستا پیوستیان به چه جوره کسی که چه جوره پنابری که بچن دم ولاتان بتوانن بحثینه و ایش بکن ایشان دست که بجین بەڵێ ئێوارەی بەڕێزشتان و بینەرانی کەناڵ 24 و کوردستانیانی ئازیزیش باش لە هەر کوێکن پێش ئەوەی بینە سەر بابەتەکەی خۆمان من لێرەوە ئەمەوێ ئەمڕۆ لە کارەساتێکی مرۆیە لە باکووری دورگەی سامۆز لە دەریای ئیجا کە یەختێک بە 32 سەرنشینەوە تێک ئەشکێ دوژن و دوو منداڵ گیانە سپێرن لەو دوژن و دوو منداڵە ژن و مناڵێک خەڵکی هەرێمی کوردستانن لێرەوە ئەمەوێ سەرخۆشی لە کەسوکاریان بکەم ولا بانیشەوە داوا لە حکوومەتی هەرێمەکەین هاوکاریمان بکەن بۆ گەڕانەوەی ئەو دوو تەرمەی هەرێمی کوردستان بەڵێ بینە سەر بابەتەکەی خۆمان ئەوەیە کە لە ئێستادا ئەڵمانیا چ کەسێکیان چ پەنابەرێکی ئەوێ یان چ کۆچبەرێکی ئەوێ لە وڵاتەکەی خۆیە ئەم بابەتە تەنها لە وڵاتی ئەڵمانیا نیە بگرە لە وڵاتانی ئەسکەندەنافیا لە تەواوی وڵاتانی یەکێتی ئەوروپایە ڕێژەی پیربوون لە وڵاتانە لە هەڵکشاندایە ڕێژەی تەقاوتی ئەم خاوڵاتیانی ئەم وڵاتانە لە هەڵکشاندایە کەوا بێ پێویستیان بە دەستی هەلی کاری گەنجە بەڵام چێن ئەم کەسانەی کە داوایانەکەن لە ئێستادا و لە داهاتوشدا ئەم وڵاتانە کە بڕیاریان داوە لە داهاتووە کە خەڵکی بیانی وەربگرن بۆ کارکردنیان جێگایان بکەنەوە ئەمانە نەبێ بڕوانامەی زۆر بەرزت هەبێ ئەبێ زمان زۆر بە باش بزانانی یەکێک لە ئینگلیزیان ئەڵمانی فەڕەنسیانە وڵاتانەی کە بە نیازێکی کار بکەیت تێدا یان ئەبێت بە نایاسایی ڕوود نەکردبێتە ئەو وڵاتە دەبینین لەم دوای دوانەیە وڵاتی ئەڵمانیا لەگەڵ وڵاتی کێنیا لە ئەفریقا ڕێککەوتنێکی کردووە بۆ هاوردەکردنی دەستی کار و ئێمەش زۆر دەمێکە پێداگری ئێوە خۆتان میدیاکان شایدن لەسەر ئەوە زۆر دەمێک ئێمە پێداگری لەسەر ئەوەکەین لە ڕێگای میدیاکانەوە بە هاوکاری حکوومەتی هەرێم و بە هاوکاری پەرلەمانی یەکێتی ئەوروپا بتوانین لە داهاتووە لە ئێستاوە لە ڕابردووە بتوانین لە داهاتووشدا بتوانین ئێمە ڕێگری لە کۆچی نایاسایی بکەین ڕێگری لە مەرگی کوردانی هەرێمی کوردستان یا کوردانی هەر چوار پارچەی کوردستان بکەین کە لە ڕێگە ئاوی وشکانیەکانی ڕێگای هەندەران چیتر نەبنە قوربانی ئەم ئەوروپای ئێستا کە دەیان سەدان قەیران بەرەوکی گرتو بله کای پیشرو تو باسی حواله کرد بداخل کوایه کواتە ناسنامەی ئەو هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئاشکرا بووە خەڵکی کام ناوچەی هەرێمی کوردستان کام پارێزگان کە بەداخەوە گیانیان لە دەستداوە لە دەریا بەڵێ بەڵە بەداخەوە ئەمان عایلێکی سێکەسی بوون لەم سێکەسە ژنێک و منداڵە گیانیان سپاردو ژن و منداڵە ژنەکە خەڵکی سەر و چاوەی دەڤەری ڕاپەڕینە هاوسەرە بەڕێزەکەشی خەڵکی چەمچەماڵە پێش ئەوەی من داخل ببم لەگەڵیان پەیوەندیم کرد و ئینشەڵا لە بەیانیەوە هاوکارە بین بۆ گەڕانەوەی تەرمەکانیان بە شێوەیەکی شایستە بۆ هەرێمی کوردستان خۆشت شادی کە حکوومەتی هەرێمی کوردستان لەوەیە درێغینە کردووە کە لە بیرت بێ پێش چەند مانگێکەوەی کە لە یونان بێگومان لە ئیتالیا لە یونان بۆ ئیتالیا بزانگەنیان لە دەستدا بۆ چۆن حکوومەتی هەرێم هەمویان گەڕاندەوە بەرحاڵ کاک پێشرە و لەوانەیە زۆر گەنج هەبن تا ئێستاش خەون بە وڵاتانی ئەوروپا بە کۆچکردن بۆ ئەوروپا ببینن کەواتە بە پرسێکی جدیە ینی لە ئەوروپا پێشتریش راپۆرتێکمان هەبوو لەسەر ئەوەی زۆر خەڵکەیە ناتوانێت خۆی لەگەل کلتور و دابوونەریت و شارستانیەتی ئەوروپا بگونجێنێ تووشی دڵاڕاوکە بێ نەخۆشی نەفسیە بێ حتا خۆی ئینتیحار دەکەن ئەم حالاتانەش هەیە کەواتە پێشەوە هەر کەسێک هەوڵ بدا بچێتە ئەوروپا پێویستە چی بکە چون لە ئەوروپا تێبگە گەورەترین کێشەی گەنجانی ئەم سەردەمەی ئێمە بەداخەوە ئەوەیە نەشارەزایی و زانیاری وەرناگرن لەسەر ئەوروپای ئێستا کە چۆن چۆنی و چۆن دەبێت کۆچی بۆ بکەیت بەڕاستیم گەنجانی هەرێمی کوردستان کە بەم شێوە ترسناکە ئاەوێ بچنە وڵاتانی یەکێتی ئەوروپا و پاشان کە ئەگەنەوێ ناتوان لەگەڵ کولتور و یاسا و دابوونەریتی ئەو وڵاتانە خۆیان بگونجێنن یان ئاەوێ بە زمانی کوردی پارەوە لە کوڕێکا ببن لە پڕێکا ببن بە کوڕێک کە ناتوانن لەوێ خەونەکانیان بەدیبێنن ناچار ئەبن پەنا بنە بەر کاروباری نایاسایی بۆ خۆ دەوڵەمەندکردنێکی لە پڕکە ئەمە کارێکی زۆر هەڵەیە
ئێمە بین لە سەرەتا وەکو لە ڕابردووشە ئێمە وتومانەوە دووبارەی ئەکەینەوە ئەبێ بین ئەم بابەتە زۆر بە جددی بە بەردەوامی ئێمە خەریبین بیدەین بەگوێی هەوڵاتیانی هەرێمی کوردستان و هەر چوار پارچەی کوردستانیشدا کە ئەبێت ئەو کەسانی کە بەنیازی کۆچکردنن بۆ وڵاتانی یەکێتی ئەوروپا لە ئێستادا ئەو کارە هەڵایان نەکەن چونکە بەڕاستی یەکێتی ئەوروپایان بەریتانیای ئێستا کە بینیمان تووشی چ قەیرانێک بێتەوە بۆتەوە شانی ئەوە نییە تۆبەی ماڵ و منداڵ و هەرچی سەروەت و سامانی سی40 ساڵەیە کە بە هاوکاری کەس و کاریشت پێکتەوە ناوە بێبیدەی لەو ڕێگای و خۆش بکەیتە قوربانی ئێمە پەیامان هەمیشە بۆ ئەو خەڵکانە ئەوەیە کە ئێستا یەکێتی ئەوروپا بەڕاستی ئەوە نیە بە نایاسایی ڕووی تێ بکەیت هەر لە وڵاتەکانی سنوورەوە لا خۆرهەڵاتی ئەوروپاوە بگرە لە باشووری خۆرهەڵاتی ئەوروپاوە لە باکووری خۆرهەڵاتی خۆرئاوای ئەوروپاوە کە کاتە ئیسپانیا و ئەفریقا لەو سەرەوە ئێستا لە ئێستادا کۆچکردن بە نایاسایی زۆر خراپە بەڵام وەکو بینیشتان وەزیری ناوخۆی بەریتانیا من ئاگادارم 3 مانگە بەریتانیا زۆر بە جددی بە دوای ئەم بابەتە کەوتووە کە بێ ڕێگری بکە لە کۆچی نایاسایی وەکو بینیتان دوێنێ لە بەغدا بوو ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان بوو و ڕێککەوتنێک کراوە کە ئێمە هەمیشە هەوڵمانداوە بوو ئەم جۆرە ڕێککەوتنانە حکوومەتی هەرێم لەگەڵ وڵاتانی خۆرئاوایە کە بتوانین لەلایەک ڕێگری بکەین لە کۆچی نایاسایی و لە لایەکی ترەوە با کۆچ یان گەشتیاری هەبێ لە نێوانماندا لە ناوان ئێمەش و هەموو وڵاتانی خۆر ئاواشدا بۆی بتوانین هەم اقتصادیەن هەمومان ئیسیفادە لێ بکەین و هەم بتوانین بەو شێوەیەش ئێمە ڕێگری لە کۆچی نایاسایی بکەین. بەڵێ هەڵبەتە لەگەڵ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان شکوتەوە بەدەیان کۆنسڵخانەی وڵاتانی ئەوروپا وڵاتانی ڕۆژاوە لە هەرێمی کوردستان هەند پەیوەندیەکی باش لە نێوانیاندا هەیە بە هیمام گەشتنی سەرنجی تو بێ بەرحاڵ کاک پێشڕەو باسی گەڕانەوەی پەنابەرە کوردەکانی تاڕاگە بە هەرێمی کوردستان بکەین خۆم پێشێک دوو ڕۆژ یەکێک لە بازارەکانی هەولێر بینیم کە یەکێک لەوانەی خەڵکی هەرێمی کوردستانە لە دەرەوە چەندین ساڵە دەژی وتی من گەڕامەتەوە بە ئارەزومەندانە لێرە کێش هاوایەکی زۆر گونجاوترەیە لە ئەوروپا کە بتوانین کەسابەت بکەین دوکانی خۆی هەبوو و زۆریش مرتابەوەتی زۆر خەڵکی تریش هەیە لەگەڵ من گەڕاونەتەوە کەواتە بۆم پرسە چی تازە هەیە. بەڵێ ئەم ڕێژەیە بە خۆشحاڵیەوە لەم 1-2 ساڵی دواییە لەم 2 ساڵی کۆتاییە ئەم ڕێژەی گەڕانەوەی پەنابەرانیان کۆچبەرانی هەرێمی کوردستان لە بەرزبوونەوەدا ئەمە جێگای خۆشحاڵیە کە ئێمە بتوانین ئەو کەسانی کە ساڵانێکی زۆرە لە دەرەوەن بەخواستی خۆیان دێنەوە هەم بە مێشکێکی ترەوە مێشکێکی فراوانترەوە لە ژیانی داهاتوی خۆیان بڕوانن لە هەرێمی کوردستان و هەم بتوانن کاریگەریان هەبێت لە بازاڕەکانیان لە چواردەوری کۆمەڵگەی خۆیانە کاریگەریان هەبێ بۆ چواردەورێن کە ئەو چواردەوری خۆیان تێگەێن کە ئەوروپا ئەوە نییە خەڵک لێرە ئەو تێگەشتنەی هەیە بۆی بەڕاستی ئەمە جێگای دڵخۆشیە جێگای دڵخۆشی ئێمەشە کە ئەم ساڵ زیاد لە ساڵەکانی ڕابردوو کە لە 1970 ڕێژەی کۆچی نایاسایی لە هەرێمی کوردستانەوە بۆ دەرە کەمی کردووە ئەمە ڕێژێکی کەمە لە کۆی 6,000 کەس 6,000 شتێک کەس کە ویستێتی بڕاتە دەرەوە ڕێژێکی زۆر کەم لە تورکیاوە توانیوێتی بە نایاسایی کۆچ بکە و گاتە دەرەوە و ڕێژێکی زۆر کەم لە چاو ساڵانی ڕابردووە لە دەریاکانیان لە ڕێگا وشکانیەکان بوونە قوربانی ئەمەش کار و خەباتی ئێمەش و ئێوەش و هەموو لایەکە کە ئەو خەڵکەمان تێگەیاندوە کە چیتر ئەو ڕێگایە نەگرنە بەر و ئێمە بێ لێرە بە دواوە بە بەردەوامی چونکە کۆچ بەڕاستی کار و تێکۆشانی بەردەوامیەوێ هۆشیارکردنەوەی بەردەوامیەوێ و پەیامێکی تریشم بۆ حکوومەتی ناوەندی عێراق ئەوەیە ئێمە زۆر بە دڵسۆزانەوە کارەکەین لە دەرەوە و لە ناوە بۆی ئێمە ڕێگری بکەین لە مەرجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقیش ئەوانی لە کاتی خۆیانە بتوانن موچە دابین ئەو موچەی کە مافی هەرێمی خەڵکی هەرێمی کوردستانە لە کاتی خۆیان بیدەن بە خەڵکی کوردستان و ناچار نەبن لەبەر هۆکاری دارایی خوانەخواسە بەر هۆکاری ترنا لەبەر هۆکاری دارایی گەنجانی عێراقیش و هەرێمی کوردستانیش ئەم وڵاتە جێبهێڵن. وەێ برێز پێشڕە و عەبدوڵڵاه نوێنەرێک کۆمەڵا پەنابەرین ژە ئەوروپا و گەرگای لە سلێمانی گەلمە بوو گەلێک سوپاس کاک پێشڕەو.